بەڵێدێنە سەر تەوەری ژووری هەواڵ کە تایبەتە بە بارودۆخی کەرکووک و ڕوبەڕووبوونەوەی داعش و بارودۆخی ئەمنی و ناوچانە بە تایبەت ناوچە جێناکۆکان ئەویش بەڕێز ڕێبوار تاڵەبانی ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ کاروباری مادی 140 کە لە هەولێرۆ لەگەڵماندا. بەڕێز ڕێبوار تاڵەبانی ئەم کاتتان باش. وەک لە راپۆرتەکەتەشە ئاماژەمان پێکردووە 11 جۆر هێزی ئەمنی لە کەرکووک هەیە، بەڵام هێشتا جموجۆڵی داعش کۆنتڕۆڵ نەکراوە. بۆ سلااو لە بەڕێستان لە بینەرانی کوردستان چوار طبعا واضحە دوای 16 ئۆکتۆبەر هەڵبەتە ئەو پرۆسەیە نادەستوری کە ئەنجام درا لەو کاتێ و نایاساییش بوو لە هەمان کاتە و تەنسیقیشە بوو لەگەڵ هەمانگیشە بوو لەگەڵ حتا داعشەکانش چونکە ئەو هێزەی کە هات هیچ مەبەستێکی نەو بە تەناوە بوو شەڕ لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بکە. بۆیە لە جادەی سەرەکی باکوور کە بەرەو حەویجەیە کە مۆڵگای هەموو داعشەکان بوو ئەو کاتە داعش کۆنتترۆلی کردبوو دوای ئازادکردنی مووسڵ کەوەش بۆ خۆی مەرامێکی سیاسی بوو پێشەوەی کە بۆیە پێشەوەی مووسڵ ئازاد بکرێ بۆیە حەویجە و ناحیەکانی دەوروبەری ئازاد بکرد ئازاد نەکرا مەبەستێکیانم بۆی وڵاتێک و فرسەتێ بدەن بەو داعشانە خۆیان بشارنەوە بۆی کە طبعا داعش و ئەو وەکوتم اتفاقێکی بەداخەوە اتفاقێکە بوو لەو کاتی اتفاقێک سەرەوەی کە بەبیرمان دێ داعشیانە گواستەوە لە سواری پاسیانە کرد و لە منتیقی کەمالیەدایانە بەزان ینی وازح بۆ سیناریۆکان بەکاری دێنن بۆی کە بتوانن ڕێکەوتنێکی گشتیە بۆ ئەقلیمی هەبوو لەسەر داعش لە سووریا بێتە عێراق لە عێراق بچێتە چۆ ئەگەنا بۆ خۆت هەر پرسیارێکی سادە بکەی با بڵێن باگراوندی داعش بۆ خۆی چییە دیارە لەسەر ئەساسێک دروست بۆ ئەو تەنزیمە چۆن دروست بووە کە ناو خۆیان ناو دەوڵەتی ئیسلام لە سووریا و لە شام و لە عێراقا ئەگەنا ئەگەر ئامانجی سەرەکی ئەوانە گەتە تەڕوفێک بێت و لە ناوبردننی ئەم گەندەڵێ وایە لە شوێنێکی تر دەستیان پێکردنەوە کوم بچنە گەشت کورد و بچنە گەشت سونەیە کە زەرێکی قورسیان هەم لە سونەدا لەو منتیقانە منتیقە سونیەکانیان وێران کرد و بوونە مایەی شتێکی زۆر خەتەریش بۆ تەسناک لەسەر کوردستانیش و هەرێمی کوردستان تا نزیک بنەوە شەڕی پردێ و سەحێلە نەبووە لەوانەیە کوردستانش بەرە ئاقالێکی خراپچوە لەبەر ئەوە جێیشی عێراقی ئەو هێزانێک کە هاتنە ناو کەرکووکیشەوە لە جادە 1 مەترێک تەجاوزیان نەکرد بۆیە هەموو داعشەکان دووبارە خۆیان تەنزیم کردەوە لە ناو ئەو بۆشایی ئەمنی کە دروست بوو کە پێشووتر هێزەکانی پێشمەرگەنیان هێشت جموجۆڵی داعشە بێت و زیان بە هیچ ئێستا بۆ هەموو هێزانەوە بۆ کۆنتترۆلیان پێ ناکرێت پیان ناکرێت چونکە هێزێکی نامۆن نازانن داعش ئەگەر وەکوتم ئەگە سیناریۆش بێت ئەوان ئێستاکە شەری پارتیزانیەکەن ئێستا ئەم پرۆسانەشی کە کردیانە بەکۆ لێ بۆ خۆڵکردنە لە چاوی خەڵکیەگینا شەری پارتیزانی وازەحە لای من پیاوێکی عسکەرینی بەڵام وەکو نییە شەری ڕوبەڕوو بنەوە ئەچنە شوێنێکۆ چۆڵیەکەن دەشۆن چۆڵەکەن 100 شۆن چۆڵەکەن 100 شۆنی تر دروستەکەنەوە بەنەوەیەکی تر ئەسڵەن جاروایە قسەی لەسەرەوە هەیە کە هەماهەنگی و هاوکاری هەیە لەگەڵ ئەو گوندە نیشتەجێبووانەی ئەو منتیقی باکووری کەرکووک بە بەیانیان لەگەڵ هێزی حکوومەتن بە ئێواران لەگەڵ هێزی داعشان یان هەر نەفسی شخصە بەرگور سیماکەی خۆی گۆڕێ لەوانەیە خۆشی معلومات بدا بە هێزەکانی بەبلێن بەڕێکراوەکانی داعش بلێ فلانە مۆڵگا هەیەگەینا جاروە هەبوو لە تکریت هاتوونە لە بەرچاوی هێزی شورتە و پۆلیس و عسکەر ماڵیان هەمووی وێران کردووە 12 کەسیان لە ماڵێکا کوشتووە لە خێزانێکە کوشتووە هێزی عسکەری 1 مەترێک ناتوتە پێشەوە ئەرکەکەی خۆی جێبەجێ بکات جا ئەمە بۆ واشەکەن لە کەرکووک بزات چونکە کەرکووک ئەوان ئێوە بیرتان دێ ینی پێشی 3-4 ڕۆژ پێشستە دوای خۆپشاندانەکەی با بڵێن سەدرەکان لە ناو کە بۆیە شەڕەتەقە لە ناو خەزراعە خەڵک ئەبواە لەو کاتەیە تۆ بچی بەرەوە هێورکردنەوەی ڕووی هێزی ئەمنی و سەربازیەوە کە چوو هێزێکی سەربازیەکیان نات بۆ کەرکووک لەباتی بۆ بەغای بنێرن بۆ چارەسەرکردنی قەیرانێکی ئەمنی هێزیان نات بۆ کەرکووک ئەمە لەوە ترسان کە جارێکی تر هێزی پێشمەرگە بێتەوە کۆنتترۆلی شۆنانە بکاتەوە خەڵکیش لەو کاتێ ئازادە بوو نەجاتی بوو ڕێباڕاوکی کە ڕۆژانە داعش لەم گوند و لەو گوندەوە بۆ پرسی چاو چارەسەری ڕوبەڕووبوونەوەی داعش نازان بڵێم چەندێکە باس لە پرسی دوولیای هاوبەش لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند دەکرێت ینی زۆر درێژەی کێشە نازانمەمە بۆ دەست بەکار نابن دروست بوونیم دوولیوایە بوو بەچی طبعا جارێەوە خوازان خێرمان پێکەن دوولیامان بۆ دروستەکەن ئەسڵەن ئەم حکوومەتی عێراقیە لە 2005 پێشەلی دەستوری کردووە
و بەداخشۆنانی من پرۆژێکم هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئیداری هاوبەش وەزارەتی پێشمەرگە بەشێکە لەو کێشانە ینی وەزارەتی پێشمەرگە من نەزانم لە حکوومەتی هەرێم بۆچی سکاڵا تۆمار ناکات دژی حکوومەتی ئیتیحادی ئەو شۆنانە بە دەستور پێوترێ متەنازە عەلەیەوە تا کێشەی لەسەر لە بینی دوو تەرەفەکەش کوێ حکوومەتی ئیتیحادی حکوومەتی هەرێمی کوردستانە کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە لە 91ەوە لە خەباتی 100 ساڵی ڕەنجی پێشمەرگە و قوربانی سەدان هزار خەڵک بۆ بە ئەنفال و بە هەڵەبجە و بە بەرزانەکانەوە تا دوای ئەو منتیقانە دوای 16 ئۆکتۆبر بەداخەوە هەر بە یەکجا دووجا پێشنی دەستۆکە نابێت یەک هێز لەوێنە کۆنتترۆلی ئەو شۆنە بکات هێزی سەربازی بە هێزی عسکەری هێزی ئەمنی ئەبوایە ینی ئەو خەنگاوی کە ناویان ناوە وەکو خێرکردن دوو لیوای هاوبەش دروستەکەن کە زۆر دەستی بەدەستی پێکەن و زۆر مماتەڵی تیاکەن زۆر تاخیری شێکن و ئەمان جیشیانێ لەوەیە ئێستاکارێن موازنە نیە لە موازنەش حکوومەت نییە حکوومەت پەرلەمان نییە عراق بکەوتوتە فەوزایەکەوە یعنی پێشووتر باشە ئێستاوا بوو لە دوای 16 ئۆکتۆبەرۆکو خۆتیش فەرمووتەوە 5 ساڵ یعنی لە 5 ساڵتان توانی دوو لیوای مشتەرەک و ڕاتبێک و موچەیەکیان بۆ دابین بکرد بە پێی پلە سەربازیەکان هەرچەند دوو لیوا بەشی بۆشایی ئەمنی ناکە بۆشای ئەمنەکە تاڵبانی باس لەوە وەزیران پرۆژەکەی بەڕێستان چییە؟ پرۆژەکەوەتانێک کە حکوومەتی عێراقی ئەوە پێشێلی مادەی 140 کردووە کە پێوترێ ناوچەی کێشە لەسەر کەوتت کێشە لەسەر واتە دوو تەرەفەن ئەبێ ئیداری ئەو شۆنانە بکەن یعنی لە بەدرەوجەسانەوە تا شنگال بە کەرکووکەوە بنابێت هیچ وزارەتێکی حکوومەتی ئیتیحادی تاکراوانە ئیشی ئەو شۆنانە باتەڕێەوە ئێستاکە لە دوای 2005ەوە هەمووی بە تاکراوە ناچێتە پێشەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سەحە و تەندروستی و لە ڕووی پەروەردەوە لە ڕووی تعلیمی عالیەوە لە ڕووی کشتتوکاڵیەوە یعنی سەکەی و کێشە کشتتوکاڵیانی کە لەوانایە مەفروض نییە وەزیری زراعی کشتتوکاڵی عێراق بە تەنها حکوم کات لە ئەو گرێبەستانی کە لەگەڵ وەزارەتی عەدل تەنسیقێکیان کرد ڕۆژانە ئەو خەڵکانە عەزێتە دەندە و کوندانی کە هەمانە و دەرکردن و چۆڵکردنیان پێکردێ نەخێر ئێستاکە بێجگەلەوەی کە موازنەی حکوومەتی ئیتیحادی کە بوایە ساڵانە بۆ ناوچە کوردستانیانە مثلەن ئێمە پرۆژەکە تەبعاً زۆر فراوانە هەموو بوارەکان نەگێتەوە بواری سەربازی بواری ئیداری بواری فەنی هەموو شوێنەکان نەگێتەوە مهم ئەوەیە کە ئەم پرۆژەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسی کوردستانەکان پاڵپشتی یەکتری بن لەگەڵ نابێ ئەو ناوچە کوردستانی تا ئێستا کە ئاوا بە تاکراون لای حکوومەتی ئیتیحادی ڕۆتەڕێ ئەسڵەن ئەو میزانیانی کاتووە بۆ حکوومەتی هەرێم ئەبوایە زائیدەن ئیضافەی میزانی ئەو ناوچانە بکردەیە کاملەتەن ئەو سا حکوومەتی هەرێم ئەچێت لە ناوچەکانی خۆی کە لی دابراوە لە 2030 کە ئەبوایە ئەتا حەمرین بەشێک بوونا لە هەرێمی کوردستان ئەبوایە خۆی لەوێنە ئاوادانکردنەوەی بکردایە لە ڕووی ئیداریەوە خۆی جێگۆری بە فەرمانبەران بکردایە لە هەموو کەرتەکانە کەرتی تەندروستی کەرتی پەروەردە کەرتی بابلین تعلیمی عالی بەڵام ئەمە نەکراوە تاکوم ئێستاکە و هیچ وزارەتێک لە وەزارەتەکانی ئێمە لە حکوومەتی هەرێم سکاڵی تۆمار نەکردووە لە جاتی و ئێمە سکاڵە تۆمار بکەین ئەچەن حکوومەتی ئیتیحادی سکاڵ تۆمارەکە دژی حکوومەتی هەرێم و ئێمە کێشمەکێشم بە ئێمەکەن ئێمەیان سەرقاڵ کردەوە بە شتی زۆر سادە و بەسیط کە مافی سەرەکی حکوومەتی هەرێم و دانیشتوانی هەرێمی کوردستانە ئێستا ئێمە ئەو پرۆژەی من ئەوەیە کە پێچەوانە بێتەوە ئێمە بچینە و سکاڵای تۆمارکەین بەڵێ ببوورە ڕاستەگرم سپاس بۆ شرۆڤەکانی بەڕێستان و بۆ بەشداریکردنتان بەڕێز ڕێبار تاڵەبانی ڕاوشکاری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆ کاروباری مادەی 140 لە هەولێرەوە لەگەڵماندا بوو.